لیارەکانی هەفتەی 19 خولی ئەستێرەکانی عێراق و لە کلاسیکۆی کوردستان هەولێر لەسەر یاریگای فرانسۆ هەریری میوانداری دۆچی کرد. ئەمە 44مین یاری فەرمی نێوان هەردوویانە بوو لە خولەکانی عێراق. لە خولەکی 29 هەولێر سوودی لە لێدانێکی ڕاستەوخۆ بینی. هەڵۆ فایق تۆپەکەی بۆ نێو هێڵی سزای دهۆک بەرز کردەوە، هەرچەندە محەممەد ساڵحی گۆڵپارێزی دهۆک لێدانەکەی ئەحمەد مەکەنزی گێڕایەوە، بەڵام هێلیۆ مۆنتێرۆی بەرازیلی و بەرگریکاریانەی هەولێر توانی گۆڵی یەکەم و پێشکەوتن بۆ یانەکەی شاری قەڵاو منارە تۆمار بکات. لا نیوەی دووەم و لا خولەکی 57 جەبار کەریم بە ئەسیستی ژیار گۆڤەند توانی ئەنجامەکە بۆ هەڵۆکانی چیاکان یەکسان بکاتەوە و هاندەرانی یانەکەی بە جۆش و خرۆش بخات. ئەم لێدانەی محەممەد سەعید مەترسیدار بوو لەسەر گۆڵی خاوەن ماڵ. حوسێن جوولی گۆڵپارێز بۆی ئامادە بوو. لیاریەکە چەند جارێک گرژی کەوتە نێوان یارزانانی هەردوویانە. تا کۆتایی یاریەکەش هیچ کام لە یارزانانی هەردوویانە نەیانتوانی گۆڕانکاری بەسەر ئەنجامی یاریەکەدا بهێن و یاری بە یەکسانی بە گۆڵێک بۆ هەر لە یەکیان کۆتایی هات. بەم شێوەیە دهۆک بە کۆکردنەوەی 29 خاڵ لە خانەی چوارەمی ڕیزبەندی مایەوە، یانی هەولێریش بە 21 خاڵ لە خانەی سێزدەی ڕیزبەندی مایەوە. هەردوو تیپ تا کۆتایی ئەم مانگە بەهۆی پشوەکانی ڕۆژەکانی فیفا یاریان نییە. لە هەفتەی 20 دهۆک میوانداری قووەت جەویە دەکات، هەولێریش دەبێتە میوانی نەفتی وەسەط. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.